لە کۆرسەکەی پێشوو باسی ئەوە کرا ئەو هۆکارانەی کە حکمی گردوون دەکەن چ لە ڕووی ئەوەوە کە ئەو هۆکردن بۆ پەیدابوونی ئەو شتانەی کە هەن یا چ لەوەوە کە هۆکارن بۆ ئەوەی شتێک لە ناو گردوونە ڕوو بدا یا کات بن. ئایا ئەو کارانە چۆنن چەندن؟ تەوان ئەرستۆ مناقەشەی ئەو هۆکارانە دەکا و پێشینەکان تەسەوریان چۆن بۆ بەرامبەر ئەو هۆکارانە. دوای ئەوە ئەرستۆ دێتە سەر مناقەشەی بابەتێکی زۆر زۆر گرنگ کە تا ئێستاش ئەو بابەتە هەر باوە و ینی هاتووەتە ناو زانستی شەوە تەنانەت. ئەویش مۆزوعی ڕێکەوت و بەختە. ئایا ڕێکەوت هەیە بەخت هەیە؟ یانی شتێک بە بەخت ڕوو دەدایە دەڵێ بە ڕێکەوت ڕووی داوە یانی هیچ سەبەبێکی نییە. ئەوەی کە دەڵێن لە خۆیەوە شت دەبێت. تاوان تەسەورێگەی لەبارەی ئەوەی کە ئەم گردوونە لە خۆیەوە دروست بووە ئەو بوونەوەرانە لە خۆوە هاتوونەتە هەراوە ینی هەر مادە خۆی بەتەنیا لە مادە خۆیەوە خۆی ئەم شانە هاتوونەتە هەراوە بەبێ هیچ شتێکی تر. ئیتر هەندێکی تری شتێک گەڕێنەوە بۆ ڕێکەوت بوونی ئەم تەسەورانە تاوان لە فترەی ئەرستۆشا هەبووە. ئەرستۆ تاوان ئەم لەوانەیە ئەم تەسەورانە بە شکلێکی تۆزیاوە بە شەرمەوە لەوانەیە لە سەردەمی گریکەکانە باسکرابێ بە پێشەوانەی ئێستاوە کە زۆر بە دەنگێکی بەرزە مۆزوعانە باس دەکرێەوە خەڵکێکی زۆر شوێنیان بۆ چوونە کەوتووە کە ئەم شتانە هەراوا بە هەڕەمەکی و لە خۆوە و هەراوا بە هینانێ بەبێ هۆکار. ئەوەیە ئەرستۆ دەڵێ ئەم مەوزوعی بەختە خۆی لە ڕاستیا کەسێک لەوانەی پێش من نەیوتوە هۆکارە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە لە ژیانە ئەم بەکاری دێنی و هەندێک ناوی هەندێکیش دێنێت کە ئەوانە شتێکیان لەبارەی بەختەوە وتووە. اینجا دوای ئەوە ئەو بەشەی کە بابەتی ئەم کۆرسەیە وابزانام دوو بەشە یا سێ بەشی تەرخان دەکا بۆ مۆزۆی یەکلاکردنەوەی ئەوەی کە ئایا بەخت و لەوە لە خۆوە هەردووکیان ئەمانە هۆکارێکن لە هۆکارەکان یا هۆکارنی. تەمان دواتر ساغی دەکاتەوە ئەمانە هۆکاری ڕاستەقینەنی هۆکاری ڕواڵەتین ینی وا دەزاندێ هۆکار و لە خۆیانە ناتوانن هۆکار من هۆکاری تر هەیە کەوا دەکا ئەمانە وەک هۆکار ببیندێن. تاوان بە دوور و دێژی ئەمەش مناقەشەیە مەوزوع ئەمان کردووە لەوانەکانی پێشترا. ئێستا سکورات بەرەبەرە بەرەو ئەوە دەڕوا هەندێ بابەتی تر بێنێتە ناوەوە. ئەویش یەکێک لەو بابەتانە ئەوەیە کەوی شەر تەقریبەن پەیوەستە بە هەمان مۆزوعەوە و تەسەورانەی کە هەیە. ئایا بورن ناوەکەت زۆر جار لە ناوەکان هەین دەکەم لە جاتی ئەرستۆ سکران دەڵێ. لێرەشا بابەتێکی تر تەرح دەکا. بابەتەکەش ئەوەیە ئایا لە سروشتا ئامانجێک هەیە یان ئاو شتانەی دەکرێن لە پێناو شتێکایە یا هەر لە خۆ ڕادەکرێن. تەمان لێرە کە دەڵێن ئامانج لێرە ئەرستۆ دوو شتەی جانە کردوێتەوە. ئامانج لە کردەیەکا شتێکە ئامانجی بوونی شتێک شتێکی ترە ینی شتێک هەیە بۆ شتێک شتێکە و شتێک دەکەم بۆ شتێک شتێکی ترە. ئێمە شتێک دەکەین بۆ ئەوەی شتێک بگەین بە شتێکمان دەستکەوێت. ئەمە شتێکمان کردووە بۆ ئەوەی شتێکمان دەستکەوێت. بەڵام ئەم کامێرایی لە بەردەم منە هەیە هێنراوەتە بوون بۆ ئەوەی شتێک بکە وەجگەل لەمە کە ئەم دوانە هەیە کە بۆ کردنی شتێکە. جۆرێکی تریش لە ئامانج هەیە کە ئامانجەکە بۆ ناوەکیە ئامانجەکە بۆ کردنی شتێک نیە ئامانجەکە تێناپەڕێ بۆ دەرەوەی ئەو کاینە.
ئەم جۆرە لە ئامانج لەو بوونەوەرانە هەیە کە لە بوونە بۆ نمونە بوونەوەرە زیندوەکان ینی زیندەوەرەکان ئەوانە لە بوونێکی بەردەوامن تۆوێکە کار دەکا ئەم تۆوە بۆ ئەوەی بێتە بوون بۆ ئەوەی ئەو نهێنەی تایەتی لە وجودیا بەرجەستەیکە و ئاشکرایکە و بە کاملی ئاشکرایکە ینی بگاتە کەماڵی خۆی طبعا علەتە ئەم جۆرە لاین لە سەبەبی کە هەیە نامداوە لە شوێنێکی ترەوە علەتی غایی ینی علەتی غایی ئەوەیە کە هەر بوونەوەری کە بەرەو کاملبوون دەڕوا بەرەو کامل چوونەکەی علەتی بوونیەتی ینی هەیە بۆ ئەوەی کامل ببێت و پێ بگات تۆوێک هەیە بۆ ئەوەی پێ بگات بۆ ئەوەی ببێتە درەختێک و بۆ ئەوەی درەختەکە گەورە ببێت و دوایەوە هەتا دەگاتەوەی کە کامل دەبێت منداڵێک هەیە بۆ ئەوەی بێتە بوون و بوونی تەکاملکە ئەوەی کە لەم جۆرە لە گەشەکردنایە ینی لە بوونێکی بەردەوامایە تەبان لە بوونی بەردەوام بوونی بەردەوامی شتێک عیبارەت نییە لە زیادکردن ینی شتێک زیاد دەکا ئەوە ینی ئەوە لە پرۆسێ بوونایە زیاد کرد زیادبوونی شتێکی کەمیە ینی بە وەرگرتنی شتانێک ئەو شتە کەڵەکە دەبێت لەسەری هیچ پەیدابوونێک ڕوونادا بەڵام لە پرۆسەی بوونە شت دێتە بوون بۆ نمونە لە تۆوێکە لقێک پیا دەبێت لقەکە شتیتری لێ پێدا دەبێت گەڵای لێ پێدا دەبێت گەڵاکە کۆمەڵە شت دێنەبوون لەگەڵەمە کاتێک کە هەر زیندەوەرەك لە زیندەوەرەکان تەکامل دەکا لەگەڵ تەکاملەکەیە چی شتانێک هەیە پەیدای دەکا شتانێک هەیە دەخڵقێن لە کاتی پەیدابوونەکە بەس لە مەوزوعی زیادبوونە ئەم شتانە ئەمە ڕوونادا کەواتە ئامانجێکەیە بۆ ئەوەی هەرچی هەیە ببێت هەرچی هەیە نەبووە ببێت ینی ئەوەی لە تۆوێکە شاراوەیە هەیە بەڵام نەبووە ئەم تۆوە هەیە بۆ ئەوەی لە باریایەتی ئاشکرای کاو ببێت کەواتە هەیە بۆ ئەوەی ئاشکرا بێت دەرکەوێت کامل بێت ئەمە جۆرەکە لە ئامانجێکی تریش وەکوتم هەیە تۆ دەڵێ شتێک دروست دەکەی بۆ ئەوەی ئیشێکی پێ بکەی ئەمە لە ئامێرەکانە عادەتەن تۆ شتێک دروست دەکەی بۆ ئەوەی حەسە بە ئیشەکەی ئامانجی ئەوەیە ئەم شتە بۆ ئامانجە دروست دەکرێت کە شتێکی پێ بکرێت ینی ئامانجی ئەو شتەی دروست دەکرێت لە خۆیان نییە لەو کەسایە کە دروستی دەکات لە دروستکەرەکایەتی چونکە دروستکەرەکە بۆ شتێک دروستی دەکات کە پێویستێتی هەموو ئەو ئامرازانەی کە ئامراز و ئامێرانەی کە هەن ئێمە دروستمان کردوون بۆ شتێک دروستمان کردوون ینی محکومن بەو ئامانجەی کە ئێمە بۆمانداناون ئەلێرا شتەکان هەن بۆ ئەوەی کار بکەن طبعا لەوەی کە پەرە دەستێنێ و گەشە دەکات زۆر بە پێچەوانەوەی شتەکان کار دەکەن بۆ ئەوەی ببن بۆ نمونە تۆوێک خۆراک وەردەگرێ منداڵێک لە سکی دایکە خۆراک وەردەگرێ بۆچی ئەم شتانە دەکا بۆچی بۆ ئەوەی ببێت بێتە بوون ئەوەی پەنهانە لە مادەیەکە کە لە ڕێگەی ئەم ئیشکردنەوە پەیای دەکا فۆرم وەرگێ ینی لە نادیارەوە بێتە ناو عالەمی هەستی و ئەوەی کە دیارە بەڵام ئێمە کاتێک ئامێرێک دروست دەکەین بە کاملی دروستی دەکەین و دایدەنین ئەم ئامێرە لە خۆیان ئامانجێکی نییە ئامانجی تەکاملی نییە کامل بوون ئەم ئامێرە وەسیلەیە ینی ئامانج نییە وەسیلەیە بۆ ئامانجێکی نەک خۆی بۆ ئامانجێکی من کە دروستم کردووە جا لێرە ئەم جۆرانە لە ئامانجەیە کە ئەرستۆ لە ڕاستیا ئاوا بە وردی جای نەکردوێتەوە هەندێک لاندێ شوێنە ئاماژەیەکی تایە بەوەی کە ئەو دوانە لە یەکتر جاکاتەوە بەڵام زۆر جای نەکردوێتەوە ئێستا لێرە دەڵێ چی ئەڵێ دەبێت سەرەتا لەبارەی ئەوە بدوین سروش
لەوە کارەکانەوەیە ئەوەیە لە پێناو شتێکدا کار دەکات ئەوە تەمان یەکەمیانە شتێک لە پێناو شتێکدا کار دەکات ئەو باسی ئەوەی دەکات کە ئەوە دەکات کە بە سروشتەیە نەکەوەی کە ئێمە دووسی دەکەین دوای ئەوەش دەبێت لەبارەی ئەوە بدوێن ناچاری لە ڕووداوە سروشتەکاندا چۆن تەمان لێرە باسی یەک ئامانجان دەکات ئەویش ئەوەیە لە سروشتا ئامانجە کارێکێکە ئەو شتانە هەن بۆ ئەوەی کارێک بکەن هەنیشتەکان هەن لە پێناو ئەوەی لە پێناو شتێکدا ئەڵێ سروش لەوە کارانەوەیە ئەڵێ دەبێت سەرەتا لە بارەی ئەوە بدوێن سروش لەوە کارەکانەوەیە و ئەوەیە لە پێناو شتێکدا کار دەکات ئەنی سروش لە پێناو شتێکدا ئامانجێکی لە بەردەمایە وە کار بۆ ئەم ئامانجە دەکات ئەڵێ دوای ئەوەش باسیەوە دەکەین ئایا ناچاری لە ڕووداوە سروشتەکان ناچێت تەبان مۆزۆی ناچاری دەچێتە بەشەکەی تری ئەم بابەتە لە بەشی نوۆ باسی دەکات ئێستا با بچینە سەر پەرەگرافێکی تر دوای ئەوەی کە ڕوومان کردەوە چەند جۆر لە ئامانج هەیە ئامانجەیە هی بوونە ئامانجەیە هی کارکردنە ئەوانەی کارکردن بۆ ئەوەیە تۆ ینی شتێک بۆ ئەوە کار دەکا بگا بە شتێکی تر بەڵام ئەم ئەوی تر کار دەکا بۆ ئەوی بگا بەبوونی خۆی بگا بە خۆی نەک بگا بە شتێک لە دەرەوەی خۆی یانی دەگات بەو شتێک کە لە ناویە پەنهانە ئەو شتەی لە ناویە پەنهانە دێتە بەردەمی بەچی بەوەی کە بەرجەستە دەبێت بەوەی کە دێتە ناومادەوە بەس ئەوی تر دەگات بە شتێک کە جیایە لە خۆی شتێکە لە دەرەوەی خۆیەتی ئەمەیان دەکرێت ناو بنێن ئامانجی ناوەکی ئەوەی ئامانجی بوون چونکە ئەوەی کە ئامانجە لە ناوەیە ئەوی تریان دەتوانین ناوی بنین ئامانجی دەرێکی ئەڵێ هەموو ئەوانەی کە لەبارەی سروشتەوە قسەیان کردووە ناچاریان گەڕاندوێتەوە بۆ کۆمەڵە هۆکارێک و وتویان لەبەرەوە گەرم ئاوایە و سارد ئاوایە و ئەوانی تیش کە وەک ئەوان وان ئاوان ئەوە بە ناچاری هەر دەبێت شتەکان پەیدا بکەن گەر هۆکارێکی تری جگە لەمانەشیان هێنا بێتە ناوباسەکەوە وەک ئەوەی کە هەندێکیان باسی زاڵیەتی و خۆشەویستیان کردووە و هەندێکیان باسی عەقڵیان کردووە ئەوە تەنها بەرز ڕایان گرتووە و دوای ئەوەش فەرامۆشیان کردووە و پشتگوێیان خستووە ئەڵێ ناچاری لای هەندێک لەوانەی کە باسی بابەتیان کردووە کە سروش بە پێی ئامانجێک ئیش ناکە سروش بە ناچارانە وایە ئەڵێ ئەوان هاتوون و تویانە لەبەرەوەی گەرمی ئاوایە و ساردی ئاوایە ساردی و گەرمی لە دەرەنجامی ئەوەی کە ئەم شتانە بەریان دەکەون نا ئەم شتانە بەریان دەکەون ئەو بەریەک دەکەون شتانێک دێنە بوو یعنی هەندێک لەوانە دەڵێ هاتنەبوونی شتەکانیان گەڕاندوێتەوە بۆ ساردی و گەرمی هەندێک بۆ خۆشەویستی و زاڵێتی هەندێک بۆ عەقڵ ئەڵێ وتویانە مادام ئەمانە ئاوان کەواتە بە ناچاری هەر دەبێ ئەوە ئاوا بێت یعنی ئەڵێ ئەمە هیچ چینێکی تیانە ئەمە تەسەورە شتێکمان پێ نادا لەبارەی ئەوەی کە هەیە چونکە ئەمە لێرە مەبەستی دیارە ئەوەیە شتەکان بە ناچاری هەن یعنی لە پێناو ئامانجەکانین بۆ ئەوە نین شتێک بکەن هەر هەن و تەواو تەبەن ئەم مۆزوعی ناچاری و هەڵوەشانەوەی مەبدەی سەبەبیەت یعنی ئایا شتێک کار لە شتێک دەکا یا ئێمە وا تەسەور دەکەین کاری لێ دەکا وەخۆی کاری لێ ناکا بەڵام ئێمە وا تەسەور دەکەین کاری لێ دەکا ئەم ڕێخستنە ئێمە دووسمان کردووە لە ناو عیلەتەکانە عیلەت و معلولە ئەمە تەمان تەسەورێکی تازەشەیە و ئێستاش ڕەواجەیە و تەسەورە ئەویش تەسەورەکەی دیڤید هیومە و لێرە ئەرستۆ مناقەشەی ئەو تەسەورە دەکا کە دواتر دیڤید هیوم وەک فەلسەفەیەک تەرحی دەکات و ئەمەی کە پەیوەندی ئەو دەیە بڵێ پەیوەندی کارتێکەر و کارتێکراو یا عیلەت و معلول پەیوەندێکی وەهمیە شتەکان ئاوا پێکەوە ڕوو دەدەن بۆیە ئێمە وا تەسەور دەکەن ڕەبتیان بەیەکەوە هەیە ئەم بۆتە سەبەبی ئەوەی ئەوە ڕوودا ئەوانە هیچ ڕەبتێک نیە ئەمە هەروە دانراوە کە لە پاڵ یەکا بن
بۆی ئەوەی کە لە پاڵیەکان ئێمە ئەو پەیوەندیەمان دروست کردووە بە خەیاڵی خۆمان. طبعا هەرم تەسەورە کانت بیرکردنەوەی کانت دەشڵەکێنێت، ینی وای لێ دەکا کە وەکو بڵێ بەتەنگ ئەو مەوزوع ئەوە بڕوات کە هیوم ینی وای کردووە کاری لەسەر کردووە و ئارگۆمنتی بۆیە ناوەتەوە بیسەلمێنێ کە یاسای سەبەبیەت وجودی نیە. طبعا کانت لێرەوەیە دەڵێ من هیوم لە خەو ڕای پەڕاندم، ینی لەوێوە ناکە وشیاری کردووەتەوە بەوەی کە هوشیاری پێ بدا، نا لەوێوە ئەوەندە قوڵ بە ناو نائەقلانیەتا ڕۆشتووە هیوم ئەم خەبەر بۆتەوە دەبێت فریای عەقڵ بکەوێت. لێرە هەر ئەوەندە دەڵێ دوای ئەوە دێت هەست دەکەم ئەو مەقتای پێشوو کە باسی ناچاری دەکا لەگەڵ ئەو باسی دواتر باسی دەکا جیاوازن، بەستەوان مۆزۆی ناچاریەکە دەچێتە فەسلی دواتریە، فەسلێکی تری هەیە بە ناوی ناچاری و تەبیعەت. بەس لێرەوەی تر بابەتەکە بە شکلێکی ڕاستەقینە دەست پێ دەکا و مناقشەیەکە هەیە. ئەڵێ لێرەدا گومانێک پەیدا دەبێت لەوانەیە کەسێک بڵێت چ ڕێگریەک لە بەردەم ئەوەدا هەیە بڵێن سروش لە پێناو شتێکدا کار ناکات، بۆ ئەوەش کار ناکات تا ئەو شتەی هەیە لەوە باشتری بکات کە هەیە. جا لێرە ئیشارەتێک بە هەردوو علەتەکە دەدا، هەردوو ئامانجەکە دەدا. ئەڵێ یەکێکیان لە پێناو شتێکدا کار ناکا، ئەوی تریان بۆ ئەوە کار ناکا باشتری بکا لەوەی کە هەیە. طبعا لێرە باشترکردنی شتێک لەوەی کە هەیە ئەگەر ینی کاملکردنی ئەو شتە، ینی بۆ نمونە تەنان لە ئامرازەکانیشا لەناو ئامراز و ئامێرەکانیشا جۆرێک لە تەتەور هەیە، بەڵام لە خۆیانان نییە، لە دەرەوە ئەم کارە دەکرێت مرۆڤ دەیکا. مرۆڤ وا دەکا کە بڵێن بۆ نمونە کامێرایەک یا هەر شتێکی تر کە دروستی کردووە سەرەتاینێکی سادەی هەیە، ینی باش نییە حەسەب ئەوەی کە دواتر دێ باش نییە، ینی ئەو توانایی تیانە کە پێویستە، بەڵام دواتر چی دەکا بۆی گەشتە سەر نییە مامێرەوە بەرەو باشتربوونی دەبات، ینی باشتری دەکات. بۆ نمونەوە ئۆتۆمبیلانی ئێستا هەیە باشترن لەو ئۆتۆمبیلانی کە لە 70 ساڵ لەمەوە بەرهەبوون. ئەو شەمەندەفەرەی ئێستا هەیە باشترە لە 1000 قات باشترە لەو شەمەندەفەرەی کە لە پێشترا هەبوو. هەر شتێکی تر لەوانە کە هەیە ئێمە بەکاری دێنی بەرەو باشتر بوون چووە باشتر کراوە لە جارانی. حتمما سیستەمی کارکردنەکەی تەتەور دەکا، ئەو کاتە لە ناوەوە گەشە دەکا، ینی چی ینی ئەو کاتە ئەو ئایدیاڵانە کە لە مۆزوعی بوونە لە ناو شتێکانەوەی کە خۆی بە سروشتی گەشە دەکا، لە ناو ئەو شتا دێنە دەرێ و باشتری دەکەن لەوەی کە هەیە، ئەمیان لە ناو شتەکە خۆیانین، ئەمانە لە ناو مرۆڤان. سڕی ئەو ئامێرانە لە ناو مرۆڤایە نەک لە ناو ئامێرەکە خۆیە، بەڵام سڕی مرۆڤ لە گەشەکردنی خۆیە لە ناو خۆیەتی لە دەرەوەی خۆی نییە. و ئەوە ئەگەر مرۆڤی لێدا ببرێنی ئەو ئامێرە ئەو پەرەسەندنە ناتوانێت بکات. بۆچی؟ چونکە ئایدیاڵی پەرەسەندنەکە ئەو فۆرمانەی کە وا دەکەن ئەم مادەیە بەرجەستەیان کا و باشتر بێ لە جاران، ئەوە لەکوێن؟ لای ئەو مرۆڤن کە ئامێرەکە گەشە پێدەدا. بەڵام لە ناو تۆیەکە بۆی گەڵاکانی باشتر پێ بگەن وەشتەکان ئەوانەی تایەتی هەمووی بێتە دەرێەوە بگاتە ئاینی خۆی، لەکوایە لەو تۆ بچووکایە کە سەرەتا ئێمە دەیچێنی. ئەمە جیاوازەکەیە، ینی ئامێر بوون و پەرەسەندنەکەی لە دەرەوەی خۆیەتی. وەلا ڕاستیە ئەوەی کە زانستی مۆدێرن نایتوانیوە بیکات و ناشتوانێ بیکە لە داوتووە، ئەوەیە کە ناتوانێ ئەو هێزی پەرەسەندنە بخاتە ناو ئامێر خۆیەوە. یعنی چۆن ئەو هێزەی ئینسانی دروست کردووە و هەر شتێکی تر لەوانەی کە دروستی کردووە و لەو پەرەسەندنان، ئەمە لە ڕێگەی چیەوە بووە؟ لە ڕێگەی ئەوەیە کە توانای
بوون و پەرەسەندنی لەناو ئەو کائێنە داناوە. طبعاً بۆ ئەوەی ئەم شتە پەرە بسێنێت دەبێ ئەو ئایدیاڵانە کە تەکامل دەکەن لەکوێ بن لە خودی ئەو شتە بێت و دەبێت جیهازێکیش هەبێت مەکینەیەکە بێ ئەو مادەیە بدۆزێتەوە کە ئەم ئایدیاڵانە ئەم فۆرمانت دەگرێت بۆ ئەوەی ئەو ئیشە بکات و دەبێت مادەکە ئەو مادە شیاوە بێ کە لەگەڵ فۆرمەکەشە بگونجێ و ئەمە ئیمکانی نییە لە ناو مادە مرۆڤ بتوانێت داینێ بەڵام ئەوە بە سروشتی لە ناو بوونەوەرە سروشتیەکانە ئەمەدانداوە بەس مەوزوعی خۆجوڵێنی و خۆ نەجوڵێنی کە ئارستۆ دەیکاتە بنەما بۆ جیاکردنەوەی ئەوەی کە سروشتیە لەگەڵ ئەوەی کە بە دروستکردن هەیە ئەمەیان لە ڕاستیا بەپی ئەمەی کە ئێستا هەیە ئەو بنەمایە هەڵدەوەشێتەوە چونکە ئێستا ئێمە ئامێری خۆجوڵێنمان هەیە کەواتە مەوزوعی جیاکاریەکە لە جوڵانی ئەی لە چیایە لەو زیندویەتیایە زیندویەتیەکەی لە بوون و پەرسەندنەکەی لەمایە فەرزەنە سە ئینسان جگە لەوەی بە سروشتی لە گەشە دەکاو لە پەیدابوونێکی بەردەوامایە گەشەش بە دەوروبەر دەکا ینی لە ڕێگەی چەوە لە ڕێگەی ئەو ئایدیاڵانەی کە لە ناویە هەن بەس لە حیوانێکە ئەم ئایدیاڵانە نین ئەو فکرانە نین کە وا دەکەن ئەو ئامێرانە دروست بکرێن کە هەن کەواتە ئینسان چییە؟ ئینسان پڕە لە شتی شاراوە و ئەم شتە شاراوانە دەبێ هەمووی بێن خۆیان ئاشکراکەن ئەم ئاشکراکردنە لەکوایە لەوایە کە مرۆڤ دەیکا لەو گیانایە کە دروستی دەکات هەر لەبەرەوەی مرۆڤ تاکە بوونەوەرێکی خوڵکەنەرە توانای خوڵقاندنی تایە بەڵام لە عینی کاتا ناتوانێت توانای خوڵقاندنی خۆی بخاتە ناو ئامێرەکەەوە ناتوانێت ئەو شتە پەنانانەی کە لە ناو خۆیان هەیە ئامێرێک دروستکە لە جیاتی خۆی ئەو شتە پەنانانە بێنێ مادەیان بۆ ئینێک دروستکە مادەیان بۆ بدۆزێتەوە و بیانێنێتە بوون یعنی ئامێر هەرگیز ناتوانێت جێگەی ئینسان بگرێتەوە لە مۆزۆی خوڵقاندنە چونکە ئەمەی تیانە و ئەمەش تایە داناندێت زیندویەتی تیا داناندێت مەوزوعی پەرەسەندنی سروشتی لە ناو ئامێرا وجودی نییە پەرەسەندنەکەی دایما ناڕاستە خۆی ینی لە ڕێگەی هێزێکەوەی کە لە دەرەوەی خۆیەتی لە خۆیان پەرەناسێنێ ینی لە خۆیان مادە ناتوانێت وەرگێ و گەشە بکە جا لێرە کە دەڵێ ئەو شتەی هەیە لەوە باشتری بکات کە هەیە تەبان ئەوەی کە لەوە باشتری دەکرێت کە هەیە دەکرێت شتێکی ناسروشتی بێ و دەکرێت شتێکی سروشتیش بێت ینی بۆ نمونە ئامێرەکان لەوە باشتر دەکرێن کە هەن ینی پەریان پێدەدی ئەمە شتانێکی ناسروشتین ئەوە لە کارکردنە لە کارکردنە ئەگەر لە کارکردنا بێ لە کارکردنا بەرەو خراپبوون دەچێت بەڵام ئەوەی کە پەرەی پێدەدا ئەوە بەرەو باشتربوونی دەبا لە چییە؟ ینی ئەو ئامێرەی ناکە بەکار هاتووە ینی دروستی دەکاتەوە بە شکلێکی باشتر بەڵام لەمی ترە کارکردن لە پێناو بوونایە ینی ئەمە تا کار بکە باشتر دەبێت بەس ئەوی تر تا کار بکە پەکی دەکەوێت ینی ئەم تەکوین دەبێت بەکار ئەوە تا حدێک لە حدێکا کە ئیتر پەرەسەندنەکەی تەواو دەبێت دوایەوە بەرەو دابەزین دەڕوا و بەرەو داڕمان دەچێت بەڵام لەو شوێنەی کە لە گەشایە ئالێرات کار دەکات تا ببێت وەفعلەن ئەو مادەیە وەردەگرێت کە ئەو شکل و شێوە و شتانەی کە هەیە بەرجەستەی دەکات لە ناو مادەکە بەسی تر لە قۆناغی کیشام گەشەکردنە فعلەن یا خاو دەبێتەوە تەمان گەشەکردنەکە هەر هەیە بەڵام بە شکلێکی زۆر خاو هەیە ینی ناتوانێت ئەو کارە بکا کە پێشتر کردویەتی بەڵام هەر ئەوەی کە هەیە کار دەکات ئەو کاتەی تر کار دەکات بۆ ئەوەی کامل بۆ بیهێڵێتەوە
يعني دەکەوێتە ناو مۆزوع ئیمانەوە نەک پەرەسەندنەوە. بەس عمومەن کاتێ شتێک کە هەیە بۆ نمونە تۆوێک کار دەکا بۆ ئەوەی ببێت تەکوین ببێ، ینی باشتر ببێت لەوەی کە هەیە. بەڵام ئامێرە کە ئێمە دووسمان کردووە ئیشی پێ دەکەین کار دەکا بۆ ئەوەی چی؟ کار دەکا بۆ ئەوەی ناکە باشتر ببێت. کاری پێ دەکەین بۆ شتێکی تر، بەڵام خۆی لە ناو ئەم کارکردنا چی لێ دێ؟ کامل نابێت، تیا دەچێت. لەبەرەوە کاملبوونی ئەم ئامێرە دەکەوێتە کوێوە؟ دەکەوێتە لای دروستکەرەکە، یانی دروستکەرەکەی کە جارێکی تر دروستی دەکاتەوە ئەو دەتوانێت چی بکە؟ باشتری بکە لەوەی کە هەیە. کەواتە دەتوانین بڵێن شتانێک هەیە لە خۆیانە ناتوانن باشتر بن لەوەی کە هەن، وەکو ئەو ئامێرانەی کە مرۆڤ دروستی دەکات، بەڵام لە ڕێگەی مرۆڤەوە باشتر دەکرێن لەوەی کە هەن، باشتر دەکرێن لەوەی کە هەن. بەڵام ئەوەی زیندووە لە ڕێگەی خۆراک وەرگرتن و کارکردنیەوە دەرکەوتوتر دەبێت، باشتر نییە لە مەوزوعەکە هەر باشتربوون نییە، ینی ئەو وجودە دەردەکەوێت. سەرەتا هەر مادەیەکی تاریکە، مرۆڤ لە سەرەتا کە پێیا دەبێت پارچە گۆشتێکە شتێکی تیا دیار نیە، وەکو هیگڵ دەڵێ، ینی شتێکە شتێکی سادەی هیچی پێوە دیار نیە. بەڵام ئەمەی کە هیچی پێوە دیار نیە و سادەیە لە خۆیان چی هەڵگرتووە؟ یەک دنیاشتی جیاوازی هەڵگرتووە. کاتێک کە گەشە دەکا ئەمەی جیاوازە چی دەبێت؟ دێتە دەرێ و بەرەبەرە ئەوەی کە سادەیە پڕی دەکاتەوە، جای دەکاتەوە و شتی تری لێ دروست دەکات. وەکو وایە تەختەیەکی ڕەش لەویا هەیە، تەختەیەکی سپی یا هەشتێکی تر بە کۆمەڵێ ڕەنگە ئێمە شتانێک کۆمەڵە شتی تیا لەناو ئەو تاریکیا دێنینە بوون، لەناو ئەم تاریکەی مادەشە شتانێک دێنە ناو ڕووناکیەوە بەرجەستە دەبن. دوای ئەوە دەڵێ چی؟ ئەڵێ دەکرێت ئەو گومانە بکرێ، ینی چ ڕێگریەک لە بەردەمەوە هەیە ئێمە بڵێ سروش لە پێناو شتێکدا کار ناکات. ئەمێکە لە سروشدا و بوونەوەرە سروشتیانە بە هەموویانەوە ئەم کارێک کە دەکرێت لە ناو گەردوونە، ئەم کارە بۆ هیچ شتێک نییە، ینی هیچ کامیان بۆ هیچ شتێک کارێک ناکەن، هەر کار دەکەن و دەجوڵێنەوە و هیچی تر. ینی جوڵەکەیان معنایتیانە جوڵەیەک کە لە پێناو شتێکان نەبێ، ئەم جوڵەیەکی بێمانایە، ینی کار نییە، کار جوڵەیەکی معنادارە، ینی جوڵەیە لە پێناو چییە؟ لە پێناو شتێکدا، لە پێناو ئامانجێکە. بەڵام جوڵەی کاتێر جوڵەیە و هیچی تر ئەوە کار نییە، ئەوە شتێک بەم جوڵەیە ناکرێت، دەبێت بەم جوڵەیە شتێک بکرێ، اینجا ئێمە دەتوانین بڵێن کار دەکات، ینی دەجوڵێت لەگەڵ کار دەکات دووشتی جیاوازن. ئەوەی کار دەکات دەجوڵێت، بەڵام ئەوەی دەجوڵێت ینی ئەوە ناکار دەکات. هەندێک پێیان وایە گەردوون هەر دەجوڵێت، ینی چی؟ ینی لە جوڵەیە هیچ شتێک هیچ ئامانجێک نییە. بەڵام هەندێکی تر پێیان وایە ئەوەی کە لە ناو گەردوون و بوونە هەیە لە جوڵەیە کارێک دەکات و لە پێناو شتێکە کار دەکات. ئەم کارە دەکات بۆ شتێک، نەگەر کار دەکات بۆ شتێک، چونکە کارکردن لە ئەسڵا خۆی چییە؟ هەروتت کار دەکات ینی بۆ شتێک، ینی خوارد لە زمنی کارکردن خۆیان چی هەیە؟ ئامانجەکەش فەرز دەکات، ینی کارکردنە بۆ شتێک لە پێناو شتێک. تەمەەن لێرە ئەو یا دەبێت بۆ شتێک کار بکە، ینی ئەو شتە ئامانجەکە بێ. هەڵێ تەنانەت گوانی ینی دەکرێت گوانیش لەوە بکرێت کە سروشت بۆ کار ناکات تا ئەو شتانەی کە هەن بەرەو چاکتربوون بڕۆن، ئەوانەیە کە بە سروشتن. هەڵێ ئەمە دەکرێت ئەم تەسەورە هەبێت. هەڵێ بۆ دەبێت نەتوانین بڵین زیۆس ینی خوا باران نابارێنێت بۆ ئەوەی ڕۆکەکان شین ببن، ینی باران نابارێنێت بۆ ئەوەی ڕۆکەکان شین بن،
ینی بارین کارێکە بۆ شینبوونی ڕووەکەکان نییە، بەڵکو باران بە ناچاری هەر دەبێت ببارێت. بۆچی؟ چونکە ئەو هەڵمەی کە دەچێت بۆ ئاسمان ئەوە هەر دەبێت سارد ببێتەوە، گەر ساردیش بوویەوە هەر بە ناچاری دەبێت چی بێت؟ هەر دەبێت بێتەوە بە ئاو بێتە خوارەوە. کەواتە ئەوەی کە ئەم بارانە دەبارێنێ ناچاریە. مۆزوعەکە هیچ ڕەبتێکی بەوە نییە کە ئەم بارانە دەبارێ بۆ ئەوەی ئەم دەغڵ و دانە شین ببێ، ینی بارانبارین لە پێناو شتێکە نییە. تەمان ئەم شوێنەیە، ئەم پرسیارەیە کە ئەرستۆ دەیێنێتەوە لە ینی ئەو گومانە، هەمان گومانە کە جۆن لۆک کاری لەسەر دەکا وە قوڵتری دەکاتەوە، دەیێنێتە ینی ناو هەموو عیلەت و معلولێک، ینی هۆ ئەنجامێک، وە دەڵێ ئەم هۆیە ئەسڵەن ئێمە وا تەسەور دەکەین، ئێمە دامان ناوە ئەمە ئاوایە بۆ ئەوەی ئەوە ئاوا بێت، نە ئەمە ئاوایە و ئەوەش ئاوایە، نزیکن لە یەکەوە بۆی نزیکەکەیان وەیە ما دەڵێن ئەمە وای کردووە ئەوە ئاوا بێ، ئەوە نە ئەمە خۆیان ئاوە. جا لێرەش بەپی ئەوەی کە لێرە هەیە هەر عینیشتە، ئەڵێ باران بە ناچاری هەر دەبێت ببارێت. بۆچی؟ چونکە ئەوە هەڵمە و هەڵمەکە دەچێت بۆ ئاسمان و چوش بۆ ئاسمان، ئاسمان سەرەوە ساردە، ساردی لێ دەدا، کە ساردی لێدا جارێکی تر دەبێتەوە بە ئاو و قورس دەبێت و دەکەوێتە خوارێ. یعنی سەرەتا دەبێت بە هەڵم، بەهۆی باڵم بوونەکەیەوە سوک دەبێ و دەچێتە سەرەوە. دوای ئەوە چوویە سەرێ هەوایەکی سارد لێ دەدا، ئەیس هەوایەکی ساردیش لێدا هەر نابێت نەبارێ، نابێت بێتەوە بە ئاو، هەر دەبێت ببێتەوە بە ئاو. ینی بەپێ قانونێکی فیزیکی ناچارانە کار دەکات. خۆ ئەمە ڕاستێکی تایە، ئەمەی کە ئەوان دەیڵێن ئەم تەسەورە دەیڵێ وایە، ینی ئاو بە ناچاری بەپێ یاسایەکی فیزیکی ناچارانە ئەگەر گەرمای بەرکەوت دەبێ بە هەڵم، کە بوو بە هەڵم سوک دەبێ، وەزنی کەم دەبێتەوە، کە سوک بوو هەڵ دەکشێ بەرەو سەرەوە، کە چوو بەرەو سەرەوە لە سەرەوە تووشی ساردی دێ، کە تووشی ساردی هات جارێکی تر ئەو هەڵمە دەبێتەوە بە ئاو، کە بوویەوە بە ئاو بە ناچاری قورسە، کە قورسە بە ناچاری دەبێ بێتە خوارێ، چونکە ئەوەی قورسە بە پێ ئەو یاسا فیزیکیە دێتە خوارێ، ئەوەی سووکیش بێ بەرەو سەرەوە دەڕوە. کەواتە ئەمە شتێکی جەبریە و دانراوە و ئەمە هیچ ڕەبتێکی بەوە نییە ببارێ بۆەوەی دەغڵ و دانشین بێت. یعنی ئەوەی کە ئەم نظامی دروست کردووە ئەسڵەن شتەکەی خۆی بەبێ ئەوەی بیلەوە، ینی ئەوە لە لای مۆزوع بێت کە ئەم بارانە ببارێ ڕەبتی کا بەم دەغڵ و دانەوە، هەر ئەوە هەڕەمەکی کردوویەتی بۆ خۆیان بارانە دەبارێت لە شوێنەک و دەغڵ و دانەکەش بۆ خۆی شین دەبێ، ینی ئەم ڕەبتەی دروست نەکردووە، ئەم پەیوەندیە دروست نەکردو، ئەو بەها ئاوا هەر ئاوا ئەم شتانەی داناوە، بەڵام شتەکان لە بینی خۆیانە وا ڕێک دەکەوێت، وا ڕێک دەکەوێت ئەم بارانە بۆ دەغڵ و دانەکە باش بێت. ئەوەنا ڕەبتی بە دەغڵ و دانەکەوە نییە، بارانەکە ڕەبتی پێوەی نییە. تەبەن ئەمە دەشکرێ خۆ ئەگەر باران ینی بارانیش نەبێتەوە لە ڕێگەی ئاوەوە بتوانی شینایی هێنکەیت بێنیتە بەرهەم. بەس ئایا ئەم ڕەبتە نییە یا هەیە؟ تەبەن بەپێ ئەو تەسەورە دەڵێ ئێمە دەڵێن نییە، ینی ئەم تەسەورەڵێ دەکرێ بڵێن نییە، ینی ئەمە بەپێ چی دەڵێن؟ ئەمە بۆ ئەوەیە. کێ دەڵێ بۆ ئەوەیە؟ ئەڵێ ئەگەر ئەمە وابێکەوان دێڵێن کەواتە ئەوە شینبوونی ڕۆکەکان بۆ باران بارینەکە ڕووداوێکی ڕواڵەتیە، ینی عەرەزیە، ینی ڕووداوی شینبوونی گژوگیاکە وەک ڕووداوی بە شکلێکی ڕاستەقینە ڕەبتی بە باران بارینەکەوە نییە. ئەمە تەنها وا ڕێککەوتوان دوانە نزیک بن لە یەک، ئێمە بەڕواڵەتی دەڵێن ئەوە هۆکاری ئەمەیە،
ئەوە هۆکاری ئەمە نییە بەڕاستەقینە، یعنی لە ئەسڵا بارانبارین بۆ ئەمە نییە ئەم دەغڵە شین بێت. بەڵام ئێمە دەزانین ئاوەکە وەک ئاو کاتێک ئەم ڕووەکە وەری دەگرێت بەبێ ئەم ئاوە ممکن نییە شین بێت. هەروەکو چۆن ئاوەکە کە گەرمان لێی دەدا بە ناچارانە دەبێ بە هەڵم، ئەم تۆوەش ئەگەر ئاوی بدرێتێ بە ناچارانە شین دەبێت، ئەگەر ئاوی نەدرێتێ بە ناچارانە شین نابێت. یعنی فەرقی کردەی بارانبارینەکە لەگەڵ ئەوەی کە ئاو عیلەتی شینبوونی دەغڵودانە، ئەم دوانە چی کراوە؟ ئەلێرا تێکەڵیەک دروست کراوە. یعنی لێرا کردەی بارانبارینەکە وەک بارانبارین نەک وەک ئاوەکە کە ڕەبتە بە دەغڵودانەکەوە، بەهۆی ئەوە کە گومان خراوەتە سەر ئەوە بارانبارین بۆ شینبوونی دەغڵودان نییە، گومانیش خراوەتە سەر ئەوە شاراوەتەوە کە لە ئەسڵا هەر ئاو وجودی ئاو لە پێناو چیایە؟ لە پێناو ئەوایە ئەم دەغڵودانە شین بوو. ئەی ئێمە لەکوێوە بزانین لە پێناو ئەمایە؟ لەوێوە دەزانین کە ئەم دەغڵودانە بەش قانونێکی جەبری فیزیکی ئەگەر هاتوو ئاوی نەبوو بە ناچاری شین نابێ، ئەگەر ئاوی هەبوو بە ناچاری شین دەبێت. یعنی بەبێ اختیاری خۆی، بەبێ ئەگەری تیانە. و ئاو لێرە هۆکارێکی عەرەزی شینبوونی دەغڵودان نییە، هۆکارێکی ڕاستەقینەی شینبوونی دەغڵودانە. بەڵام ئیتر ئەم ئاوە دەگات بەم چۆن دەگات بەم ڕووەکە چۆنیەتی گەیاندنەکەی لە ڕێگەی بارانەوەیە بە ڕێگای ترە، ئەمە بابەتێکی ترە و دەکرێت لە ویا فعلەن گومانێک دروست بکرێ، بەڵام ناکرێت گومان لەسەر پەیوەندی هۆکار و ئەنجامەکە لە نێوان ئاو خودی ئاو خۆی و درەختە گومان بخرێتە سەرەوە. ناکرێ بڵێن ئەمە بە عەرەزی بە شکڵێکی ڕواڵەتی تۆوێک بە ئاو شین دەبێت. بۆچی؟ ناتوانین ئەمە بڵێن، چونکە ئەگەر ئاو نەبێ ئەسڵەن تۆ هەرشین نابێت. مادام هەرشین نابێت، ئەگەر بەهاتایە و بەبێ ئاویش تۆ شین بوو وایە جارێک یا دوو جار یا سێ جار، ئەوە چی دەبوو؟ ئەوە ئەو کاتە دەمانوت پەیوەندی ئاو شینبوونی دەغڵودان پەیوەندێکی ڕواڵەتیە و پەیوەندێکی ڕاستەقینە نییە، یعنی پەیوەندێکی جەوهەری نییە. پەیوەندێکی جەوهەری یانی چی؟ یعنی ئەگەر ئاو نەبێ بە ناچاری دەغڵودانی شین نابێت. دەڵێم تەمە نمونەیەکی تر دێنێتەوە، دەڵێ ئەوان دەڵێن چۆن خراپبوونی تۆوەکان لە شوێنی هەڵگرتنیانە، هۆکارەکەی ئەوە نییە زیۆز بارانی باراندووە، ئەمە بە گوێرەی باران بارینەکە ڕواڵەتیە، ئەوی سەر بامان شێوەیە. ئەڵێ چۆن ئێمە دەغڵودانمان لە شوێنە کاکۆ کردووەتەوە، ئەم دەغڵودانە خراپ بووە، خراپبوونەکەی هۆکارەکەی ئەوە نییە کە باران باریوە. ئەگەر ئێمە بڵێن بەهۆی باران بارینەکەەوە خراپ بووە، ئەوە وا ڕێککەوتووە لەو کاتا باران ببارەیە کە ئەم گەنما بە شتێکی تر خراپ بووە. بەڵام ئێمە سەبەبەکەی دەدەینە پاڵ بارانبارینەکە لە کاتێکا لێرا بارانبارینەکە دەبێتە چی؟ دەبێتە علەتێکی ڕواڵەتی بۆ خراپبوونی ئەو گەنمەی کە هەڵمان گرتووە. ئەڵێ چۆن ئەم دوانە ڕەبتیان نییە، ڕەبتەکە ڕواڵەتیە؟ بە هەمان شێوە بارانبارینیش بە نسبەت شینبوونی ئەم دەغڵەوە بە نسبەت تەکوین بوونیەوە ئەویان فاسد بوونیەتی. ئەڵێ چۆن بۆ فاسد بوونەکەی لە ناو ئەمبارێکە بارانبارین هۆکار نییە، بە هەمان شێوە بۆ گەشەکردنەکەشی بارانبارین هۆکار نییە. دوایەوە بزانین چی دەڵێ. ئەڵێ هیچ ڕێگریەک نییە گەربووتێ ئەندامەکانی لەشی زیندەوەریش پەیدابوونیان ناچارانەیە و ئەو کارێک کە دەیکەن بە گوێرەی پەیدابوونیان کارێکی ڕواڵەتیە.
یعنی بۆ نمونە دەستی من ئەو کارێک کە دەیکا لە ئەسڵا بۆەوە دروست نەبووە، هەر دەست و پەنجەی من وا دروست بووە نەک بۆ کارێک، یعنی ئامانجەکەیە لە دروستکردن یا وەک ئامرازێک وەک ئامێرێک ئەوەی کە دروستی کردووە بیری کردوێتەوە لەوەی کە دروستی کا بۆ کارێک، وانی بۆەوەی شتێکی پێ بکرێت. ئەڵێ نا وا بیر نەکراوەتەوە کە دروست بکرێت بۆ دروست بکرێت بۆ شتێک. کاتێک ئێمە شتێکی پێ دەکەین ئەوە خۆمان پێی دەکەین، ئەوە ناخۆی لە ئەسڵا بۆ ئەو شتە دروست نەکراوە. طبعا هەندێک نمونە دێنێتەوە لەوانە ئەڵێ بۆ نمونە چ ڕێگرێکەیە بۆ ئەوەی بڵین دانەکانی پێشەوە ئەوە بۆ پشتاندنی خۆراک نییە بە تیژی دەردێن و دانەکانی پشتەوە بۆ جوێنی خۆراک نییە بە تەختی دەردێن. نانی ئەو دانانەی کەی پێشەوە ئەوە بۆیە تیش دەرهاتوون لەبەرەوە نییە کە خۆراکیان پێ بپشتێنین، واوانەی پشتەوە شتەختن بۆ نییە خۆراکەکەیان پێ بەهاڕین بیجوین. هەڵێ ئەمە هەروە ڕێککەوتووە ئاوا بێ، ئاوا دروستکراوە نەک بۆ ئەوە دروستکراوە، هەر ئاوا دروستکراوە. کەواتە چییە؟ کەواتە ئامانج لە وجودیانە لە کارکردنیانە ئامانجێک نییە، ینی دروست نەکراون بۆ ئەوەی شتێک بکەن، دروست کراون ئێمە خۆمان ئەو شتیان بە زۆر پێ دەکەین دەدەین بەسەرایانی. ئەمە تەبان لە هەندێک شوێنە ئەوە دروست دەبێت کە ئایا هەندێک لەو هینانە ئۆرگانانی کە ئینسانەتی ئایا بۆکو کارێکی سروشتیام کارەیە بۆ ئەو کارە دروست کراون یا وەکو ئینسان بەکاری دێنێ بۆ ئەو کارانە خۆی ئەمەی داوە بەسەریە. ئەمە لە چ شوێنێکە؟ بۆ نمونە تۆ ناتوانانی بڵێ وڵات ناتوانانی بڵین چەشتن چەشە چەشنی خۆراکۆوانە مرۆڤ داوێتی بەسەر زمانە، ینی خۆی لە خۆیان کە ئەوەی دروستی کردووە مۆزۆی چەشنی خۆراک زمانی بۆەوە دروست نەکردووە ئێمە تامی خۆراکەکانی پێ بکەین، تامەکان جیاکەینەوە لە یەک و بزانین چی چیە و چی چی نییە. نا ئەوە ئێمەین ئەو ئیشەمان بار کردووە لەسەر خستومانەتە ئەستۆی وا بکە ڕامانەیە ناوە لەسەر ئەوەی کەوابێت بوون. ئەی لە کێوە پرسیارەکە دروست دەبێت؟ لە یا پرسیارەکە دروست دەبێت ئەم زمانەی کە ئێمە هەمانە تامی خۆراکی پێ دەکەین نەگەر زمان هەموو کۆم دامی هەناسە ئەو ئۆرگانانی کە پێی دەڵێن ئۆرگانەکانی ئەندامەکانی ئاخاوتن کۆ ئەندامی ئاخاوتن ئەوەی کە قسەی پێ دەکەین، ئایا ئەم قسەکردنە کە ئێمە قسەی پێ دەکەین وە قسەکردنیش ئەسەن ینی کارێکی تەواو زەروریە بۆ ئینسان ینی زەرورەتە، ئایا ئەو قسەکردنە ینی ئەو جیازانە بۆ ئەوە دروستکراون کە ئێمە قسەیان پێ بکەین؟ ینی کاتێک کە دروستکراون بیل لەوە کراوەتەوە کە ئەمانە ینی بۆ ئەوە کراون کە مرۆڤ بتوانێت قسەیان پێ بکە ئەم هەوایە دەربێنێت و ئەو دەنگە ژیانە بلەرێنەوە و ئەوە شێوازی دەنگی جۆرا و جۆر ئێمە دەربێنین و ئایا بۆ یا وەزیفەی زمان کە ئۆرگانانە جێبەجێ دەکەن وەزیفەیەکی ڕواڵەتیە. ڕواڵەتیە ینی چی؟ ینی لە ئەسڵا ئەمان خۆیان بۆەوە دروست نەکراون بەڵام ئێمە دەیدەینە پاڵیان ئەڵێن بۆ ئەوە دروستکراون کە ئێمە ئەوەیان پێ بکەین. تەمان ئەمە پرسیارێکە لە ڕاستیە یەکلاکردنەوەی سەختە ئایا فعلەن ئەمە بۆ ئەوە دروستکراوە کە ئاوا بێت بۆچی سەختە؟ چونکە ئێمە لە مەیمونێکە هەمان دام و دەستگای کە ئێمە قسەی پێ دەکەین لەوی شاهێ ئەی بەڵام بۆ مەیمون وەکو ئێمە قسە ناکات بۆ قسەکردن بەو شێوەیە کە ئێمە قسە دەکەین وەکو مرۆڤ بەکاری ناهێن. ئەمە پرسیارێکە دەکرێت ینی ڕەوایە بکرێ ئایا فعلەن زمان کارکردنی ئەم ئۆرگانانە بۆ قسەکردن ئایا ئەمانە بۆ ئەوە دروستکراون ئێمە قسەکردنیان قسەیان پێ بکەین یا بۆ ئەوە دروست نەکراون و ئەمە شتێکی ڕواڵەتیە ئێمە داوامانەتە پاڵیان و ئێمە لە ئەستۆی ئەو بنەمان ناون لە ئەستۆی ئەو ئۆرگانەمان ناوە. تەبەن ئەگەر ئێمە لە حەزە بکەین مەوزوعی زمان
یەکێکە لەو شتانەی کە کەسبیە ینی باڕاهاتن تۆ فێری بێت ینی دەبێت ئەو ئۆرگانانە ڕابێنی لەسەر ئەوەی کە ئاوا بجوڵێنەوە کە ئەو بەو زمانە قسە بکەیت وە زمان ئێمە لە دەرەوە وەری دەگرین عادەتەن ئێمە منداڵێک لە دەوروبەرەکەی فەرزەن لە خێزانێک کێورامی زمان لەناو خێزانی کێورامی زمانە لەدایک دەبێت هەورامی وەردەگرێت یعنی باورامی دەدوێت لەناو خێزانێکی یابانیشان لەدایک بێ بە زمانی ئەوان دەدوێت بەڵام لەوانەیە بخێنە ناو جەنگەڵەکەوە بە کۆمەڵە دەنگ و شتی لەو بابەتە فێر بێت ئەو قسانە حتمما ئەو زمانە نازانێت کە ئێمە قسەی پێ بێت ینی بە شکڵێکی سروشتی ئەمەی کە هەیە ئەمە ئۆرگانانە ئەو کارە ناکەن دەبێت دواتر فعلەن ئەو کارەیان پێ بسپێرین بەڵام ئایا دەبێ وا بڵین کاتێک کە دروستکراون بیرکراوەتەوە لەوەی کەمە ئەگەر بگونجێ بڵین ئەمە ئەو شتەی تر هەیە کە ئەم کەسبی دەکاو لە ڕێگەیەوە ئەمان ئاوا ساز بکە ئەگەر بێت و ئەو ویستی مرۆڤ ویستی قسە بکە بە کەڵکی ئەوە بێن کە ئەم قسەکردنەی پێنجام بدە ئایا لێرە حساب بۆ ئەوە کراوە بۆیە ئاوا دروستکراون یعنی وا سازکراون کە بە کەڵکی قسەکردن بێن یا هەر ئەسڵەن بە سروشتی کە دروستکراون هەر ئەسڵەن مۆزوعی قسەکردن هیچ ڕەبتێکی بە ئۆرگانەکانەوە نیە ئێمە وەک هەر شتێکی تر بەکاری دێنین بۆ ئەمە بۆ نمونە ئێستا ئاسنە دەیە ئایا ئاسن بۆ دروستکراوە ئێمە ئۆتۆمبیلی پێ دروستکەین ناکرێ بڵێن ئاسن بۆەوە دروستکراوە ئێمە ئۆتۆمبیلی پێ دروستکەین بەڵام ئێمە ئۆتۆمبیلی پێ دروست دەکەین لەوێەوە کە سروشتی ئاسن وەکو هیولایەک وەکو مادەیەک سازە بۆ ئەوەی ئێمە ئەو فۆرمەی تیا جێگیرکەین بامان شێوە ئەو ئۆرگانانەش کە هەن دەکرێت ئەلێرەوە بە سروشت بە شێوازێک سازکراون کە دەکرێت ئێمە بتوانین ئەو کاریان پێ بکەین کە قسەکردن ینی لەنا بە سروشتی سازکراون وەکو مادەیەک سازن بۆ ئەوەی تۆ ئەو سیستەمە بخەیتە ناو مێشکی مرۆڤ و تاوەکو ئەم مێشکە بیدا بە جەستە و جەستەش ئەو کارە بکە یا لێرا هەست دەکەی نیوە سروشتی و نیوە ناسروشتی ینی لەو بەینایە زمان قسەکردن وەکو ئەرکێکی ئۆرگانەکان بەشێکی سروشتیە بەشێکی ناسروشتە ناسروشتێ چونکە لە ئەسڵا ئەمە وەزیفەیەکی سروشتی نییە بۆ نمونە چەشتن وەزیفەیە کە سروش داوێتی بە زمان ئێمە پێمان نەداوە بەڵام من ئەمەی کە ئێستا بە هەورامی قسە دەکەم ئەوە من خۆم ئەو ئەرکەم خستووەتە سەر ئەوە ئۆرگانانە کە بەم زمانە کار بکەن ئەم زمانە لە دەرەوە وەرگیراوە ینی لە بە سروشتی ئەم زمانە لەناو ئۆرگانەکانە و لەناو مێشکمانە وەکو سیستەمێک ینی دانەداوە بەڵکو وەرگیراوە و کاری پێ دەکرێت بەڵام سازن ئەمانە بۆ ئەوەی کە چی بکەن ئەم سیستەمە بەم سیستەمە کار بکەن سازن کەواتە لەلایەکەوە سروشتین وەکو هیولا کە سازن بۆ ئەو کارە وەکو کەرەستەیەک ئەوە سروشتین بەڵام لە ڕووی ئەو ئەرکەی کە دەکرێت وەکو مادە ئەمە دەشێ بۆ ئەوەی ئێمە ئەو